بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە لێکەوتەکانی ڕیفراندۆمی هەرێمەکەین کە 8 ساڵ پێش ئێستا بە دروست لە 25 نۆی ساڵی 2017 ئەنجامدرا. بێگومان بەهۆی شەڕی داعشەوە لەگەڵ سوپای عێراق ناوچەیەکی زۆر با بڵین لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراق چۆڵی کرد بەهۆی شەڕی داعشەوە و پێشمەرگە توانی ئەو ناوچانە دەست بەسەرا بگرێت، هەروە هەندێکیشی بەشەڕ لە داعشی وەرگرت کە لە 1990 خاکی هەرێمی کوردستان کە لە دەروی ئیداری هەرێم بوو ناوچە جەناکۆکانی پێوترێ ئەمە هەرێم توانی پێش ڕیفراندۆم یا تا ڕیفراندۆم بەدەستیەوە بێت. بەڵام بەهۆی ڕیفراندۆمەوە کۆمەڵێک لێکەوتەی خراپیە بوو کە ئێستا لە بەژمارەدا دەینە سەریان. سەبارەت بە لە دەستدانی خاک ئێمە لە پارێزگای کەرکووک شاری کەرکووکمان لە دەستدا، هەروەها قەزاکانی دووبز و داقووق و ناحی پردێشمان لە دەستدا، هەروەها قەزای خانەقینمان لە پارێزگای دیالە لە دەستدا، هەروەها ناحیەکانی جەلەولا و قەرەتەپە و جەبارەشمان لە دەستدا. لە پارێزگای سەلاحەدین قەزای خوورماتوشمان لە دەستدا. بابینە سەر نینەوە مووسڵ قەزاکانی شەنگال و حەمدانیە و مەخمورمان لە دەستدا کە بەدەست هێزی پێشمەرگەوە بوون، ناحیەکانی گوێڕ و زومار و سنوونێ و ڕەبیعە و باشێکیشمان لە دەستدا. یعنی ئەگەر کۆیکەیتەوە نیوەی خاکی هەرێم تقریبا لە دەسترا. ئەمە کە لە نەخشەکەیە دووبارەی ئەو قسانەیە کە لە گرافیکی پێشووتم، ئەمە ئیدارەی ژێردەسەڵاتی یەکێتی ئەوە پارتی ئەم ناوچانەش کە با بڵین سپیە و بە سوور لەسەری نووسراوە ئەو ناوچانە بوون کە لە دوای ڕیفراندۆمەوە لە دەستماندا هێزەکانی عێراق بە وەکو بڵی چاوسوورکردنەوەی هاوپەیمانان لە کورد توانیان پاشەکشە بە کورد بکەن و هێزەکانی عێراق هاتنەوە شوێنەکانی پێش ساڵی 2014. یەکێکی تر لە لێکەوتەکانی ڕیفراندۆم داخستنی هەردوو فڕۆکەخانی هەولێر و سلێمانی بوو تەنها 12 ڕۆژ دوای ڕیفراندۆم لە 29 عەفو لە تەنها لە 4 ڕۆژ کە لە 25 کرا دوای 4 ڕۆژ لە 29 نۆی 2017 فڕۆکەخانەکان داخران. هەروەها داخستنی خاڵە سنوورەکانی باشماخ و پەروێزخان لەژێر دەستی ئیدارەی یەکێتی و هەروە حاجی ئۆمەران لە پارێزگای هەولێر و ئیدارەی پارتی ئەوەی کە تەنها دەروازەیەک مایەوە ئیبراهیم خەلیل بوو کە دانەخرا. باش زیانەگیانەکانی 16 ئۆکتۆبەر کە لە دوای ڕەفراندۆم بوو بزانین چی بوو. زیاتر لە 60 پێشمەرگە شەهید بوون، زیاتر لە 150 دیکەش بریندار بوون. باشە دوای ڕیفراندۆم لە دەستدانی بیرەنەوتەکانی کەرکووک بێگومان وەک وتمان لە دوای شەڕی داعش هێزی پێشمەرگە توانی کۆمەڵێک ناوچە بەدەست بخاتەوە، ینی دەستی بەسەرا بگرێ و هەندێکیان با بڵین نەوتیشی تێدا بوو. بیرەنەوتەکانی کێڵگەی ئاوانە و بای حەسەن بەدەست حکومەتی هەرێمەوە بۆ کاتە، بەڵام لە دوای ڕیفراندۆم ئەمانەشی لە دەستدا. کێڵگەکانی ئاوانە و بای حەسەن توانای بەرهەمهێنانی ڕۆژانەی 300,000 بەرمیل نەوتیان هەبووە. ئێستا هەموو هەرێمی کوردستان نزیک بە 280-290 ناگاتە 300,000 بەرمیل. تەنها لەم دوو کێڵگەیە ڕۆژانە 300,000 بەرمیل نەوت بەرەمە هاتوو لەگەڵ نەوتی هەرێما بە بۆری هەرێما ڕەوانەی دەرەوەکرا. اینجا 20 ئۆکتۆبەری ساڵی 2017 کەوتنە دەستی عێراق، یعنی ئەم کێڵگانە دوای ڕیفراندۆمەکە وەگوتمان کەوتنەوە دەستی هێزەکانی عێراق و لە دەستی حکومەتی هەرێم دەرهێنران. باشە لێکەوتەکانی ڕیفراندۆم چی بوو؟ بێگومان مەسعود بەرزانی فشارێکی گەورەی نێودوڵەتی خرایە سەر دوای ئەوەی 2 ساڵ بوو ماوەی سەرۆکایەتی هەرێمی خولی دووەمیشی بەسەرچوو بوو. لە 29 دەی 2017 مەسعود بەرزانی لە پۆستی سەرۆکی هەرێم بە فشاری نێودوڵەتی دەستبەرداری پۆستی سەرۆکایەتی هەرێم بوو. باش یەکێکی دیکە لە لێکەوتەکانی ڕیفراندۆم ئەوە بوو پێش ڕیفراندۆم بودجەی کوردستان لە عێراقا لە 117 بوو، دوای ڕیفراندۆم کەم کرایەوە بۆ لە 112.67. بێگومان کۆمەڵێک لێکەوتی تریشیە بوو. اینجا سەرکردن و هەڵۆشاندنەوەی ڕیفراندۆم لەلایەن حکومەتی هەرێمەوە لە 24 دە باشە تقریباً 2 مانگ دوای 3 مانگ دوای ڕیفراندۆمەکە حکومەتی هەرێم بە فەرمی ڕیفراندۆمی سڕ کرد. هەروە هەڵۆشاندنەوەی ڕیفراندۆم لەلایەن دادگای فیدراڵیەوەکەی لە 20 ساڵی 2017 تقریباً دوای چەند مانگێک لە ڕیفراندۆمەکە دادگای فیدراڵیش دوای ئەوەی حکومەتی هەرێم سڕی کرد، دادگای فیدراڵیش ڕیفراندۆمەکەی هەڵۆشاندەوە. ئەمەی باسمان کرد بەشێک لە لێکەوتەکان بوون کە ڕیفراندۆمی هەرێمی کوردستان لە ساڵی 2017 بە دوای خۆی داهێنای.